بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی گەلی کوردستان ئەم کاتە و هەموو کاتێکتان باش خۆشحاڵین کە لە برنامەیەکی تایبەتدا باز لە پرسێکی هەنووکەیی یەکەین کە ئەویش ئەرک و ڕۆڵ و مافی میدیا و میدیاوان لەسەر وەختی قەیرانەکاندا. ئایا میدیای کوردی چۆن و بە چ شێوەیەک ڕووماڵی دۆخی قەیراناویەکە و ئەو بەرپرسیارەتە یاسایی و پیشەیانەی کە پێویستە لەسەر ڕۆژنامەوان لە بەرچاوی بگرێ چۆن و بە چ شێوەیەکە لەم بەرنامە تایبەتدا باوبەشی لەگەڵ هەریەک لەوە بەڕێزان پرۆفسۆر دکتۆر یەحیا عومەر ڕێشاوی و بەڕێز پرۆفسۆر یاریدەدەر دکتۆر باقر داوت گەنگەشەی ئەم پرساکەین. سەرەتاش ئەچینە لای زۆر بەڕێز پرۆفسۆر دکتۆر یەحیا عومەر ڕێشاوی. کاک دکتۆر هەرسێکمان میوانی لێرە سروشتی بەرنامەکە وایە کە پێکەوە گەنگەشەی ئەم پرسە بکەین لە چەند ڕۆژی ڕابردوودا یا لە ماوەی ڕابردوودا کۆمەڵە قەیرانی یەک لە دوای یەک لە کوردستاندا ڕۆیاندا و بەشێک لەم قەیرانانە تێبینی گەورەیان دروست کرد لای وەرگری کوردی بەوەی کە میدیای کوردی و ڕۆژنامەوانان بە شێوەیەکی پیشەیی یا بە شێوەیەکی یاسایی ڕووماڵی ئەو پرس و بابەتانیان نەکرد و بەشێکی زۆریان گلەیان هاتە سەر لەوەی کە نەیانتوانی ڕەچاوی وەکوڵێ ئاستی تێگەیشتن و پێگەیشتنی هەم وەرگرەکان هەم لایەنی دەرونی و کۆمەڵایەتی کۆمەلگەی کوردی لەبەر چاو بگرن. حەزەکەم لە سۆنگەیەوە خوێندنەوەی بەڕێزت بۆ ڕووماڵی میدیای کوردی لە دۆخی قەیراناویدا پێمان بڵێ و چۆن و بە چ شێوەیەکە ئەوەی کە کرا پیشەیی بوو یاسایی بوو و چۆن لێ ئەڕوانی ئەگەر تێگەیشتنی خۆتمان پێ بڵێ سپاس دەکەین. بەنای خۆی گەورە زۆر سپاس خۆشحاڵم کە لەگەڵ دوو هاوڕێی خۆشەویستە گەنگەشەی بابەتێکی گرنگەکەین کە ئەو بابەتە پەیوەستە بە هەمومانەوە و بە تایبەتی ئەمەی کەسانی پسپۆڕ و ئەوانی کە لە بواری میدیا ئیشەکەین زیاتر ئەم بابەتە یەخەی ئەماگرێ و پرسیار زۆر ئاڕاستی ئەمەکرێ کە ئایا میدیای کوردی تا چەندێک توانیوێتی سەرکەوتوو بێ لە ڕۆماڵکردنی ئەو ئەحداث و ڕووداوانی کە لە دەوروبەری ئێمە ڕۆئەدەن. بەدڵنیایی و هەڵسەنگاندن و تەقیب ڕەنگە کارێکی ئاسان نەبێ بۆ هەموو میدیای کوردی چونکە زیاتر تۆ کە چتە ناو بوار ئەکادیمەکە و هەستیارترەبی بەوەی ڕقم بڵێ یا ڕەئی بی یا حکم بی لەسەر کۆی میدیای کوردی چونکە میدیا هەم بەرفراوانە و هەم ئەجەندای جۆرا و جۆر هەیە و هەم بینراوە هەیە بیستراوە هەیە سوشیال میدیا دەبێت تەرکیز بخێتە سەرەوەی کام میدیایە و چۆن و کامە باشی کردەوە کامە نەیتوانێت باش خراپ مامەڵە بکە و ڕەنگە ئێمەش هەموو هەرسێکیشمان نەماتوانێت بە متابعەیەکی گشتگیر بۆ هەموو میدیای هەرێمی کوردستان بکەین. بەڵام ئەوەی کە وەکو سەرنج وەکو تێڕوانین هەمانە بۆ میدیای کوردی دیارە میدیاکان لە کاتی قەیرانەکانە زیاتر تاقی ئەکرێنەوە واتە لە کاتی بوونی ئەزمەیەکە لە حاڵەتی سروشتی و طبیعیە میدیا کاتێکەڵە بێلایەنم یا کاتێکەڵە سەر بەخۆم یا کاتێکەڵێ من بابەتەکان بە شێوەیەکی سروشتی نەقڵ و ئەگوازمەوە بۆ هەموو بینەرەوە بابەتیانە مامەڵە ئەەکەم ئەمانە هەمووی قسەن ڕەنگە لە کاتی حاڵەتی سروشتیە بتوانێت بەشێکی جێبەجێ بکە. بەڵام کاتێ ئەزمەیە دروستە بێ کاتێ حەدەسێکی گرنگە بێ کاتێک کە بابەتێک پەیوەستە بێ بە لایەنێکی سیاسیەوە کاتی هەڵبژاردنە لە کاتی شەڕێکە خوا نەخواست لە دوو لایەنی سیاسیە ئالەو کاتە تۆ میدیاکانت بۆ جیا ئەکرێتەوە کام میدیا سەر بە ئەجەندایەکی دیاری کراوە. لە هەرێمی کوردستانە ئێمە من ئەتوانم بڵێم بە ڕاشکاوی بڵێم میدیای بێلایەنمان نییە، هیچ میدیایەک نییە لە هەرێمی کوردستانە خۆی ئەگە خۆشی ناو نابێ بێلایەن ڕەنگە تا من لێرە ڕاو بگرم پرسیارە بکەم لەسەرەوەی میدیا ئەتوانێت بێلایەن بێ. میدیا ئاخر پرسیارەکە لێەوە ینی سەرچاو ئەگرێکە کە بۆچی ئەم کەسە خۆی ناو ئەنێ بێلایەن دیارە بۆ ڕاکێشانی خەڵکە بەڵام هەر بە تێپەڕێنی زەمن و دروستبوونی قەیرانێک و حەدەسێەوە ڕووداوێک ئەم میدیای ناتوانێت ئەو دروشمەی کە هەڵی گرتووە لەگەڵ ڕازگۆ بێ چونکە دوجار ئەمەی کە خەرجی ئەکا لە میدیایە و بودجەیەکی زەبەلاحی بۆ تەرخان کردووە و کەسانێک لە پشتیەوەن خۆ بە چاوی کاڵی ئیعلام نایکە بۆ میدیا نایکە بۆ ئەوەی کە ئەجەندایەک دەبێت و مافی خۆشێتی کێشەکە لێرایە ئەم میدیایە بۆ ڕاستەوخۆ و ڕاشکاوانە ناڵێ من سەر بەلایەنێکی دیاری کراوم تا دوایی هەر لە بیدایەت و تۆ بە ناڕازگۆیی دەست پێت کرد دوایی لە کۆتاییە من چۆن چاوەڕێی حەق و ڕاستیت لێ بکەم. لەبەرەوە بینەر یعنی دوورە لە تەناقض و دژێکی بۆ دروستە بێ کاتێک کە ئەبینی ئەم میدیا پێشتر و توێتی من سەر بە هیچ لایەنێکی سیاسی نیم بەڵام دوایی کە حەدەسەکە ڕوو ئەیە لە انتخابات هەڵبژاردنەکەیەتە پێشەوە کاتێک کە قەیرانێک دروستە بێ ئەم میدیایە لە ڕۆماڵەکەیە لە میوانەکان کە بانی ئەکا لە فۆکس خستن سەر حەدەسەکە لە شێوازی تەختیەکردنیە
واضح دەرەکەوێ بینە دەزانێت کە مەسەر بە چلایەنێکی دیاری کراوە لەبەر ئەوە میدیا ئەبێ بزانێت کە ئەرکێکی هەستیاری لە ئەستۆایە ئەوش ئەوەیە نەقڵکردن و گواستنەوەی ئەو حدەث و ڕووداوانەیە کە لە دەوروبەری ڕوئەیە ئەم نەقڵکردنی ئەحداث و ڕووداوانە ئەگەر تۆ بتەوێ هەمووی بگوازیتەوە ناتوانێت هەمووی بگوازیتەوە لەبەرەوە بیدایەت مەڵێ من ئەوەی لە شارع و لە شەقاما ڕوئەیە من هەمووی بۆ تۆ ئەوگوازمەوە چکە تۆ ناتوانی بۆیکە قەیرانکەڕە پێت ئەوترێ تەلەفۆنت بۆ کرێ ئیعازت بۆیە پێت ئەوترێ ئاوا بکە و ئاوا مەکەوە مافی خۆشێتی ئەو کەناڵەوەکە کێشەکە ئەلەمایەکە کاتێک کە میدیاکە ئەو شیعار و دروشمە هەڵ ئەگرێ لەبەرەوە من ڕجاوت کام لەو میدیاکار و دەستگا ڕاگەیانانەی کە ئێستا دروست بوون و بەدڵنیام چەندی دەستگا ڕاگەیانی کەش دروستە بێ لە بدایەتەوە ئەم شیعارە هەڵمەگرن تو دوای ڕازگۆ بن لەگەڵ خۆتانە چونکە دوای تۆ ناتوانانی ئەو دروشمەی خۆت جێبەجێ بکەیت لە کوردستانە میدیای ئەجنداییە ینی منەوە مستەلاحێکە دەسەواژەیەکە کە بەمانایەکی تر هەموو کەناڵێکی میدیاییە بێ سیاسەتی میدیایی هەبێ ئەم سیاسەتە میدیایە ڕەنگەیەتەوە لە پەیامەکانیان لەو بەرهەمانی کە چاو پەخش و بڵاو پێنەوە کاک دکتۆر باقر وەکوڵە تاییدکردنە بۆ قسەکانی دکتۆری یەحیا کە باسمان لەوە کرد ئێمە لە میدیا ناتوانێت بێلایانی خۆی پارێزێ بە تایبەت لەسەر وەختی قەیرانەکان لەسەر وەختی هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن لەو دۆخانەیە کە با بڵێن تای تەرازوی بەرژەوەندیەکان لاسانگە بێ هۆکارەکان چین کە تا ئێستا میدیای کوردی یا میدیاوانی کورد بەوە تۆمەتبارەکرێ کە لە تاقیکردنەوەی ڕووماڵکردنی ڕووداوەکانە ڕاستە بەبێ یا دەرناچێ یا ئیکمالە بێ هۆکارەکە بۆچی ئەگەڕێتەوە تۆ ئەگەر وەکڵێ بتانی باسی دۆخی قەیرانەکانمان بۆ بکەی هەم لە پێش ئەوەی قەیرانەکە ڕووبە هەم لە کاتی قەیرانەکە هەم دوای قەیرانەکە میدیای کوردی یا ڕۆژنامەوانانی کورد چۆن و بەچی شێوەیەک ڕووماڵی ئەو ڕوودا و قەیرانانیان کردووە بەڵێ سپاس بۆ بەڕێز سپاس بۆ دکتۆر برام دکتۆر یەحیا سپاس بۆ کەناڵەکە بەجددی بابەتێکی زۆر با بڵێن زۆر ئەم بابەتە ئێستا زۆر با بڵێن قسەی لەسەرە و بینیمان لە ڕووداوەکانی چەند ڕۆژی لەمەوە پێش چەند ڕۆداوێکی ڕوویە میدیای کوردی ئێستا کەوتۆتە ژێر پرسیارەوە هەرچەند پێشتریش هەر لە ژێر پرسیارەوە بەڵام ئەمە ئێستا ئینە من لە پرسیاری جەنابەت دەست پێکەم کە ئایا بێلایەنی هەیە لە میدیا ینی بەبێ هینەڵەن نەخێر نەکرد لە میدیای کوردی هەموو سەرانسەری جیهانە و بەڵگە زۆرە کەناڵی زۆر زۆر ڕەسەن هەیە لەسەر ئاسی جیهانە لە حەدەسەکانە بێلایەنی خۆی بووە لە دەستداوە نامێ باس بکەم چ لە BBC و چ لە CNN و نازانم چی ئەمانەی کە کەناڵی زۆر ڕەسەنێت ئەنجا کە ییتە سەر کەناڵ ئەنە کوردیەکان حەدت وەلا حەرەج کە عەرە بڵێ بۆتە هینێک بۆتە کڵیشەیەک بێلایەنی و نازانم چی دروشمەکانە بەڵام کەس پێ ناکە من بەلامەوە ئەوە ئاساییە کە بێلایەن نەبێت چونکە میدیا بەجددی ئێستا با بڵێ مؤسسەیەکی زۆر پارەی زۆری ئێوێ کەس ناتوانانی ئەوەی بکە چەند لایەنێکی دیارە دەوڵەت بێ یان حزبی بەتوانە یان ڕێکخراوی زۆر زەبەرە ئەمانش کە پارە ئەیان دکتۆر بۆ ئەوەیە بۆ خێر دەردی دکتۆری حیاتی بۆ خێر و بۆ چاوکاڵی ئێمە نییە بۆ بەرژەوەندی خۆیانە وەکو ئەمریکەکان ئەڵێ ئایپەی ئایسی من پارەیەم کەواتە من خسارکە بەڵام یەک شتی کە هەیە ئێمان با ئەم بێلایەنە لابین لە میدیا بڵێم پرۆفشناڵی هەل لە دنیا شایەسا و چەمکە وەڵقوڵێ پاشکشەی کردووە چونکە بۆتە هەنی گاڵتەجاری بە سەراحەت جاران ئەو کەناڵە زەبەرەحانە یان ئەوانی کە ئێمە هینمان برد و جێگەی متمانەمان بوو بەڵام ئەوانیش هەر لە کاتی قەیرانیشە با نمونە نێنین کە زۆر ئەو بێلایەنی خۆیان لە دەستدا یعنی بە هەر هۆکارێک بێت سەرێکی عەرەبەیە قسەکە پێ بڕۆم الحيادية في العمل الإعلامي خرافة. أنجا قصيكي بنديكي روسيشي هي الله بابليم لاينجري بلاينية. راس. يعني من كعلم من لايني فلان حزبهم. أو بمعناه من بلاين بوم لهندي حدثة.
خۆم ئاشکراکە پێچوانەکەش خۆم ئاشکراکەم بێلایەنیش هەندێک جار لایەنگیریە لایەنگیری چونکە تۆ بێلایەن بووی یعنی ئەڵێ من حدەسێک ناگوازم نەگواستنەوەی ئەو حدەسە لایەنداریە بۆ نەگواستنەوە هەندێک جار تاوانیشە تۆ حدەسێکە دنیا بێ بیزانێ و تۆ کە ڕاگەاندنیت ئەرکی یەکەمە تۆ گەیاندنی زانێ یا ئەگەر پێ نەزانی بە ئاخینە بەڵام کە ئەیزانیت و چاوپۆشیەکەیت ئەوە ئەچێتە قاڵەبی ئەوەیە کە لایەنداریەکەیت و تاوانی پرۆسەی کۆکردنەوەی زانیاری و دەستنیشانکردنی کام زانیارە بڵاو بکرێتەوە کام زانیارە بڵاو نەکرێتەوە وش خۆی جۆرێکە لە لایەنگیریکردن کە بەپێی سیاسەتی میدیایی کەناڵەکە زانیاری بۆ بڵاوی ناکەیتەوە دیارە زەرەرەیە بۆ لایەنەکەی کە تۆ مەسەلەن پێوەستی پێوێت کەواتە ئەمە بەڵام لە هەمان کاتە خیانەت لە حەقات دەکەی خیانەت لە لایەنی بەرامبەرەکەی کە حەدەسێکە تۆ ئاگار لێ بوو ئینە لەبەرەوە من ئەمەوێت تەکید لەسەر لێرەشە بەداخەوە ئەعلامی کوردی زۆر لە ژێر پرسیارە ئایا پرۆفشنال ماوە من پێتەڵێن باشە پێوەەکانی پرۆفشناڵەتی لە کوردستانە کە ئێمە زۆر جار وەکۆڵێ ئەی پێوین بە پێی ئەو پێوەرانەی کە لە ڕێساپیشەیەکانی ڕاگەاندنە هەیە لە وردی لە ڕازگۆیی لە بابەتی بوون لە هاوسەنجی لە ڕاگررتنی بەرژەوەندیەکان لە دەزوەرد نەداننی و ژیانی تایبەتی کەسەکان تا چەند ئەو پێوەرانە لە ناو ڕووماڵی میدیاکانی کوردستانە بەتابەت لەسەر وەختی قەیرانەکانە ڕەنجیاوەتەوە ئایا لە ڕوە پیشەیەکەوە میدیای کوردی سەرکەوتوو بە کە دکتۆر یحیا ئایا ڕەنگە باشترین کەس وەڵامی پرسیارە باتەوە خۆت لەو مەجالە وەڵامەکەم لایە بەس ئەمەوێت جۆرێک لە گەنجگەشەی بکەین بۆچی ناتوان مەسەلەن پابند بین بۆ پێوەرانەوە سەرنجمە ئەوەی کە جەناب جەخت لەسەرکردەوە دکتۆر باقریش هەرفەرمووی تا ئێستش هەندێک لە کتێبەکانی میدیا و هەندێک لە ڕسالەکە نامەکانی ماستەر و هەندێک لە مامۆستا خۆشەویستەکانی هاوڕێمان ئێستش واز لە موشەی بەلایەنە نایەنن کە کاتە بەرەنسیبەکانی کاری میدیایی باسەکرێ خوێندکارەکە ڕائەهێنرێ لەسەر ئەوە یا دەورات و خول ئەڵێنەوە هەر باسی بێلایەنیە ئیتر ناڵێک کاکە ئەم دەستەواژەیەک و کاتی خۆی ئەوترا ئێستا نەما کاتی خۆی من کتێبێکم خوێندەوە لەسەر ئەم بابەتە ڕۆژنامەنووسێکی ئەمریکیە پیان وتبوو تۆ بۆ بەشداری هەڵبژاردنەکانی ئەمریکا ناکەم بۆ نایەکەی وتی وەڵام من لەبەرەوەی ڕۆژنامەنووس ڕۆژنامەنووس نابێت بەلایەنێکی سیاسی بێ بەڵام دوای دەرکەوت ئەمە بەڕاستی خەیاڵاتە یعنی ئێستا ئێمە لە ناو کاتی انتخاباتە نەک ڕۆژنامەنووس هێزە ئەمنیەکان بەشداری انتخاباتەکەن سوپا چوزانم پێشمەرگە هەموو لایەکانی لەبەر ئەوە مامۆستای ئاینی هەمووی ئایدۆلۆژیا و بیرکردنەوەیکێ لەبەرەوە میدیاکاریش لەم ناتوانێت لەم ژینگەیە دەرچێ ئەوەی کە پەیوەستە بە پیشەی بوون یاخود پرەنسیب لە کاری ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستانە بگەڕێمەوە بۆ ئەو بابەتێک کە جەنابەت ڕۆژانت نامێ بڵێم پرسیار کە جەنابەت پرسیار لێمە ناکێت ئێمە وەڵامت بینەوە من بڕە و سەرنجی خۆم پێم وایە هاوکێشەی ماتماتیکی لە میدیا زۆر زەحمەتە یعنی ناتوانانی تۆ بڵێ بەم شێوازە ئەبێ هەمیشە دەستگا میدیایەکان ماوەڵە بکەن و ئەمە بڵێیتەوە بە دەورات بە محازەرات بە وانەی ڕەچەتەی دکتۆر نییە تۆ بێتە کەناڵێکی لە علومی ئینسانی بەعام ئەو بەتایبەتی لە میدیا بە پێی ژینگە بە پێی گۆڕانکاری لە هەرێمی کوردستانە من یەک نمونە هێنمەوە هەمیشە بۆ خوێندکارەکانم هێنمەوە ئەڵێم لە هەرێمی کوردستانە کاتێک کە شەڕی پێشمەرگە و داعش ڕوویە هەندێک کەناڵ هەبوون لە هەرێمی کوردستان وتیان ئێمە بێلایەنانە مامەڵاکەین بۆ چکە ئێمە حدەسەکە وەکو خۆیە گوازینەوە هەر بۆی هاتن چیان کرد پێشمەرگیان ئەوت کوژراو بە داعشیان ئەوت کوژراو هەردووکیان وشەی کوژرایان بۆ بەکارێنە دوای هەڵایەکی گەوریان لەسەر دروست بوو ڕێی عامێکی گەورە دروست کاکە معقول نیە تۆ پێشمەرگەیەک پێی ئەڵێ کوژراو هەبێ بۆ بڵێ شەهید خۆی شەهید لایەنداریە شەهید مەدحە بەڵام دەستگا ڕاگەیاندنەکە لەژێر فشارەکان نەیتوانی ناوەکەی دەستەواژەکەی گۆڕی کردی بە شەهید لەبەر ئەوە تۆ يعني محكومي بوجين جي كتاجي بويا هميشه او تري يتيكو اخلاقيات وكاري روجامنسي بيوستا ببها كومالات كان بيوستا بمجتمع بكومالكا كوم او كليرا يتيكا رنجا لا امريكا لا بلاطي شكل شو يتيك نبي بويا بيدز راجعنا كان اما بزان واقعي كومالكا كان لا بتشاو لا هريمي كردستان هندي دز راجعنا كان باي مش تعميم نكين براسي زور دورن لواقعي كومالكا اخوان بور من يسب بجنب تبين مو من پێم وایە ئەو کەسەی لە هەرێمی کوردستان بووکو دۆزەخ پیشانەیات و ئەمە دوورە لە ئیتیک و ئەخلاقیاتی کاری ڕۆژنامەنووسی بە هەمان
ئەو کەس ئەگەرمە تاوانبار بێ ئەو کەسەشی کە کوردستان وەکو بەهەشت پیشانەیە تاوانبار. پێی وایە ئەمە هیچ کێشە و گرفتێکمان نییە وەزعەکە زۆر باشە و خەڵک ئاسوودە ئەژین خەڵک خەریکی گەشت و سەیرانن خەڵکی گەڕانن فستیڤاڵن دنیا شامی شەریفە کێچەوانەکەی هەموو پرۆپاگەندا و دەینە پیلان و یەک نقطەی کەژێ شارتی پێ بکەم لارێمی کوردستانە بەڕاستی مامەڵەیەکی زۆر ناپیشەیانە هەیە تازە مامۆستای میدیانە بە ڕاشکەوانە هەموو قسەی بکەین بەداو ڕێیان پیاوی لەم کەناڵاتەوە بەعزە قسەیە بکەین ئەم دوو زۆنیە لە میدیا زۆر ینی زەقە بێتەوە سیرەکەی دەستگایەکی ڕاگەیاندن لە دەڤەری ئەملا راپۆرتێکەکە لەسەر چاڵ و چۆڵی جادەیەک لەو دەڤەرەکەی بەهماشەوە لەولاش دێت ئەڵێ سلێمانی مەشاکلی هەیە گرفتی هەیە قەیرانی هەیە حتا جاری وایە ئیزدیحامی ئۆتۆمبیل ئەیکا بە کێشەڵێ هاچ ئیزدیحام هەیە لە سلێمانیە یعنی مەبەستم ئەوەیە هەردوو لا ئەم ناپیشیانە بەڕاستی زۆر زەقایەتەوە ئەمە هەمیشەگەڕێتەوە بۆ ئەوەی کە دکتۆر باقر ئیشارەتی پێکرد دەستگا ڕاگەیاندنەکە پێ ئەوترێ فەرمانی پێکرێت ئەمە بەداخەوە خەڵک ئەتۆرێنێ لە میدیا ئەو تۆرانێک ئیسە دروست بۆ لە دەستگای میدیایی بەشێکێکڕێتەوە بۆ ئەو شێوازی مامەڵێکە بەداخەوە هەندێک دەستگای میدیاکانی وەڵام من لە قسەکانی جەنەبتەوە تێگەیشتم کە لە هەرێمی کوردستان بەتایبەت لە دەستگا میدیایەکانە وەکو ڕۆژنامەوان مامەڵە لەگەڵ ئەو کەسانە ناکرێت لە ناو دەستگا میدیایەکانە ئیشەکەن و وەکو دامەزراوی میدیایی مامەڵەیان لەگەڵا ناکرێت وەکو زۆرتر وەکو کارمەند مامەڵیان لەگەڵەکرێ وەکو فەرمانبەرێک بۆ نمونە تعلیماتێکە لە وەزارەتەوە ئێتە خوارەوە بۆ بەڕێوەبەرایەتیەک لە بەڕێوەبەرایەتیەکەوە بۆ کارمەندەکان هەمویانە بێت جێبەجێ بکەن ینی بەبێ ئەوەی جارانەیە و نەفست و من ناقش تۆ جێبەجێ کە دواتر مناقەشەیەکەین کە ئەمە لە وەکوڵە دژ و پێچەوانەیە بە دنیای کاری ڕاگەیاندن و ئازادی دەربڕین و ڕۆژنامەگەری کە مەفروض وایە ڕۆژنامەوان سربەخۆ بێت لە ئەداکردنی پیشێ ڕۆژنامەگەری نەک بەو معنایەی مەسەلەن بێلایەن بێ لەوەی کە ئایدۆلۆژایەک یا حیزبێک هەڵبژێرێت تۆ ممکنە لایەنگیری یەکگرتووی ئیسلامی کوردستان بێ ئەو ممکنە لایەنگری پارتی دیموکراتی کوردستان بێ ئەوی تر ممکنە لایەنگری یەکێتی نیشتمانی کوردستان بێ وەکو باگراوندی حیزبی بەڵام کاتێک کە ئێتە سەر کاری ڕۆژنامەگەری لەوێ گرنگە ڕۆژنامەوانێک بێ کە چانس و هەل و دەرفەتی چوونیەک بە هەریەک لەوانە ببەخشێ بۆ ئەوەی بەرگری لەو بیر و بۆچوونانە بکەن کە یەکەنە ڕوو هەل لە زمنی ئەوەیە مەسایلی پیشەیی بوون کاتی خۆی BBC بۆ یەکەم جار کە تەعاملی لەگەڵ گروپێکی تیرۆریستی وەکو قاعیدا کرد کێشەیەکی گەورە دروست بوو ئێمە موسسەیەکی نیشتیمانی بەریتانین تاریخێکمان هەیە چۆن مامەڵە لەگەڵ ئەم گروپەیە بکەین ئەگەر بڵێن تیرۆریست وەکڵێ ئێمە تەحەیوزەکەین بەوەی کە ئیتیهامیەکە بە تیرۆریست ئەگەر نەڵێن تیرۆریست دیسانەوە ئیتیهامەکەین بەوەی کە ئێمە لەگەڵ ئەو بەرەیان کە ئەمانە بە تیرۆریست نازانی بۆیە بوردی BBC گەیشتە و قەناعەتەی ئێمە تەعامل لەگەڵ ناوی ڕسمی ئەم ڕێکخراوەیە بکەین بۆن منە ناوە ڕسمیەکەی چییە ڕێکخراوی بۆ داعش نەیە و داعش بەڵێ الدولة الإسلامية في الشام ئێتر تۆ مەسەلەن بە تیرۆریستی ئەزانی یا بە تیرۆریستی نازانی بەڵێ ئەو بەجێ بێڵە بۆ وەرگرەکانە چۆن حکومەت بەڵێ لوتکەی پیشەیی بوونە بەڵام لە کوردستانەوە ئەگەر ئێمە مفارقەیەک یا مقارنەیە بکەین لەگەڵ کوردستان لە کوردستانە خۆیان ئەیبرن و ئەیدورن و دەستنیشانیشیەکەن مەسەلەن چێ تیرۆریستە چێ تیرۆریستە چێ تاوانبارە چێ تاوانباریکەین وەکو چۆن خۆی ڕاستە ینی ئێستا مستەلاحێک پێیا بووە لە میدیای کوردیە کە بەداخەوە ئەو دوورە لە کاری ڕۆژنامەگەری ئەویش پێیان ئەڵێن هەندێکیان خۆیان وا ئیدعاکەن ئەڵێن ئێمە خەیاتین چێ قماشمان بۆ بێنین بە قیاسی ئەو بە پێهێنی ئەو بۆیە دوورین کە ئەمە بەڕاستی دوورە لە وەکۆڵێ پێوەرەکانی ڕاستاپیشەیەکانی ڕاگەیاندن کە هەمیشە جەخل لەسەرەوە کاتەوە کە مەفروسە تۆ هاوسەنجی ڕاگری لە نێوان هێزە کۆک و ناکۆکەکانە چونکە ممکنە هەر دقێکی یاساییشمان هەیە کە لە تۆمەتبار بێتاوانە تاو کاتی تۆمەتەکەی بەسەر ساغە بێتەوە بەڵام تۆ ئەگەر ئێمە دقتمان نا هەڵبەت ئێمە کە لێرە قساکەین وەکو کۆمەڵە پسپۆڕێکی بواری میدیایی هیچ توێژنەوەیەکمان لە بەردەسان نییە بۆیە ناتوانین هیچ حکمێکمەی لەسەرەوەی بڵێن ئەلیف زۆر خراپ ڕووماڵی کرد با زۆر باش ڕووماڵی کرد بەڵام سۆرە ئامەکە کە بینیمانە بەڕاستی زۆرینەی میدیای کوردی لە تاقیکردنەوەی ڕووماڵکردنی قەیرانەکانە با بڵێن دەرنەچوو وەشی کەوای کرد حکمی مسبقتە یعنی حکمی پێشوەختە هەبوو لەسەر ئەو کارکتەرانە ئەو ڕووداوە ئەو پرسو بابەتانی کەڕوێ کۆمنتێک بڵم نازم سەرێ بنیاد دکتۆر باقر من ڕەنگە یعنی قسەیەکی تۆزە قورسیشم پێ بێ ئەویش من هەستەکەم لە هەرێمی کوردستانە ڕەنگە بڵێم لە جیهانی شاخەریکە میدیا نەمێنێ
خەریکە دەستەواژەکەی بە پرۆپاگەندە خۆی جیاوازیە لەنێوان میدیا و پرۆپاگەندا میدیایە و پرۆپاگەندەش پرۆپاگەندێت تەمان دەستەواژەی کەژێک کە تێکەڵ بەم بە ئەوش بریتێ لە دەنگۆ و شایع هەر بۆ تاکیدکردنەوە میدیا خۆی لە ئینگلیزەکە لە میدیەوە هاتووە وەسیت لە کوردستانە وەسیتە نەماوە یعنی قەزمەوەیە مادام تۆ ئەم میدیایە ئەوێ ئامانجێک بپێکێ و بەڕاستەخۆ یاخود بە ناڕاستەخۆ پرۆپاگەندە بۆ لایەنێکی سیاسیەکە و ئەم پرۆپاگەندەکردنە ئەرژێتە خانەی بەرژەوەندی دیتیجاه و ئاراستەیەکی سیاسی دیاری کرا و ڕاستەخۆ یاخود ناڕاستەخۆ کەواتە بن نەتیجە تۆ پرۆپاگەندەت کرد میدیات نەکە و هیچ عیبەیش نییە پرۆپاگەندە بکەی بەس بیڵێ بڵێ من پرۆپاگەندە ئەەکەم من ناوی منە میدیا بڵێ میدیا سەر بەوەی نەمون ئەجندایکم هەیە و لەسەر وەکو ڕووسەکە ئەڵێ من کە تۆ ئەلانی لایەنگیری خۆت کرد ئەوە معنای تۆ بە ئاشکرا بە کابراکەت وت من سەر بەو لایەنم یعنی من بیرروبۆچوونی ئەو ئینەکەم کەواتە ئەمە جۆرێکە لە بێلایەنی چۆکە تۆ کابرا ئەزانی تۆ لە چ تۆ هینی پرۆفشنناڵی و نازام چی بکە کەچی هەموو قسەکانت دەردی دکتۆر پرۆپاگەندە بێ و ئەوە بێ وەڵی ئەمە هەر نەک ئەچێتە قاڵبی ئەچێتە قاڵبی عیبە یعنی خەڵک ئێستا زۆر بەسەراحەت وای لێ هاتووە گاڵتەیەت بە میدیایی ینی ناڵم بۆ هەمووی هەڵناگرێ هەمانە بەڵام تا بێت ئەم ئینا زۆرە بێ خەڵک ئێستا بڕوای بە با بڵین میدیا ئەچمە سەر عینێک دکتۆر یحیا ئەمەجێ پێە تۆڕاندن خەڵک کە ئەتۆڕێ دکتۆر لە میدیا زۆر کێشەمان بۆ درستەکە هەر ئەوە نییە کەناڵەکە داخان ئێستا بەدیل هەیە بەدیل چییە تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئەم ئینانە ئەجا تۆڕە کۆمەڵاتیەکان بەداخەوە ئێمە زانین چەند سوودی هەیە و لەگەڵ ئەوین کە ئین برێ بەڵام لە حاڵەتێکی لایەنی نەرێنی زۆر بە تایبەتی لە کاتی قەیرانە ئەبینیت ئەبێتە عینێکی سەکۆیکی بۆ پرۆپاگەندا بۆ دەنگۆ بۆ چۆنکە منفەلتە بە سەراحەت بەشێکی زۆری نەکە ئەمەش ئەم خەڵکە کە ئەم میدیای لێ تۆڕێ ئەچێت بۆ بەدیلەکە چۆکە تۆ زانیاریتەوێ کە سقەت نەبێ و کە متمانت نەبێ بۆ کەناڵە و بە شتانە ئەچی بۆ بەدیلەکە بەدیلەکەش ممکنە زۆر خەڵک بە ڕێگەی خراپ بەرێ کێشەکەمەلوانە درۆزنەکەی لێت ئەگەر دەستگا میدیایەکیش ڕازگۆ بێ خەڵک هەر بە گومانەوە ئەویتر بە نەشاستێمە سەیرامە بۆچی ئاوا دروست بۆ دیارامەشە بەشدار ئەمە بەجددی هینە بۆ وەسیتیش جەنابەت هینی وەسیتت هێنا بیرمەندێکی جیهانی هەیە ئێستا ناوەکەیم لەبیر نییە ئەڵێ بە عەرەبیەکەی هەر با بیڵێم ئەڵێ العالم يحكمه الوسطاء ئەمانە وەسیتن ئەوان عینیەکان ئەڵێ بۆ ئەڵێ بێتن ناوەنجێری لە بینی تەرەفێک و تەرەفێک ئەنجا بە کەیفی خۆی و ئارەزوی خۆی لە تەرەفێکەوە بۆ تەرەفێک نەک چۆن تەرەف لاینی یەکەمەوە چۆن بیەوێ بۆ لاین نا یەت ئەیبا و خۆی حەز و ئارەزوو شتەکانی خۆی ئینەکات ئێستا بەداخەوە میدیا بۆ ئەو تەرەف وەسیت ئەگەر ببێ بەس بە ئامرازێکی پرۆفژناڵ بەڵام ئەم بە وەسیتەیە کە ئەو بینایە ئەچێ ئێستا میدیا من جارێک هەر سیمینارێکیشم پێشەش کرد لە نازام لە جەنابتان بوو با بڵێم میدیا و با بڵێم چاواشەکاری ئێستا وەکو دکتۆر ئاماژەی پێکرد بەجددی ناڵێم طبعا ئێمە بە مطلقی قسە ناکەین ڕەهاییش جوان نییە و ئەوەیشە پرۆفشناڵی نیە ئەگەر بەرهایی بەڵام میدیا ئەوەنە دەوری چاواشەکاریە بینێ ئەوەنە دەونی ئەوە نابینێ ببێ بە نەقڵێکی زانیان چۆنکە شتەکان بە پێی ئەو لاەنگیری و ئەو هوینانەی کە ئیکا ژێربەژێرش بەداخەوە زۆر بێجار زانیاری بە هەڵایە ڕاست و حقەتەکە لە هەموو لایەنەکەەوە ئین ناکە بەس ئەو تێڕوانینەی کە خۆی لە بەرژەوەندی ئەو گۆشەیە کە خۆی تیابینێ ئەوە تەبان ئەو گۆشەی مەرجە هەموو حقەتەکە بێ وانە حقەتەکە زۆر عینی هەیە ئەمە وای لە کات میدیا بەرەبەرە وای لێ بێت ئەو تۆڕاندەی لێ دروست بێ و خەڵک بچێت بۆ بەدیلەکە کە بەدیلەکە بەداخەوە بەدیلەکە ئەوە نییە یعنی ئەوە لە میدیاکە لەوانەیە خراپتر بێ و لەوانەیە زیاتر بمان خۆی لە تەسنیفاتی جۆرەکانی میدیایە ئەوەی کە هەیە
مینستریم میدیامان هەیە یا میدیای باوکە خۆیان لە میدیای چاپکرا و پەخشکرا و ڕۆژنامە و گۆڤار و رادیۆ تەلەڤیزۆنەکانی ئەوەی پێڵەن ترادیشنال میدیا میدیای نەریتی و ئالتەرناتیڤ میدیامان هەیە کە خۆی لە میدیای تۆڕە کۆمەڵایەتەکان و ئەوانەیە بینێ. ئێمە لە کوردستانە بە درێژایی سێدەی ڕابردوو گرفتی گەورەمان هەبوو لەسەر ڕێخستنی یاسایی ناوەڕۆکی میدیایی. ئەگەر تا ڕادەیەک توانی بێتمان لە ڕێگەی یاسایی ژمارە 35 ڕۆژنامەگەری و یاسای مافی بەدەستێنانی زانیاری و کۆمەڵی یاسای دیکەوە کە بڕگە و مادەکانیان وەکوڵێ لێکچوون و دووبارەبوونەوەی تایە توانی بێتمان ئەم میدیا بە حساب ڕسمی و باوە ڕێک بکەین تۆڕە کۆمەڵایەتەکان تا ئێستا ڕێک نەکراوە. ئێمە ئەگەر میدیا باوەکەمان هێندە خراپێت و کەس وەکوڵە ئیرەی پێنەبا ئەی قوڕ بەسەر میدیا بەدیلەکەمان کە وەکوڵە فلتەر و دەرگاوان هەرە و کەسەیەکە بەکارهێنەرێتی. ئێمە لە کوردستانە هەزەکەم لە کاتی قەیرانەکانە بە پێی جۆری خاوەنددارێتی چەناڵە میدیایەکان میدیاکانیش دابەژە بن و سیاسەتی میدیاییش دابەژە بێتە سەرەوە. هەندێک میدیامان هەیە ڕاستەخۆی حیزبەکان و ئۆرگانی ناوەندی حیزبەکانن ئەمانە ئەگەر وەکو دکتۆری حیاڵێ ئەگەر پڕۆپاگەندەش بکەن ڕەنگە لیان بێ لەبەرەوەی بەشێکە لە کارنامەی ئەو حیزبە بەڵام غەڵەتەکان لەوەیە نایەن ناوە میدیا ئەمەنە ناوەکەی بگۆڕن تەواو لەگەڵ ئیشەکەی خۆیان یەکێتەوە. میدیایەکی ترمان هەیە لەژێر پەردەی ناحیزبی بوونە خۆی نمایشەکە کە لە ڕێگەی تۆمارکردنی بە ناوی کۆمپانیایەکی بازرگانیەوە لە ڕێگەی تۆمارکردنی بە ناوی ڕێکخراوێکی سربەخۆوە ئەمانە ئێت ئیش لەسەر کارنامەی حیزبێکی سیاسیە ئایدۆلۆژیایەکی سیاسیەکە بەڵام بە وەکوڵە بە ناڕاستەوخۆ. میدایەکی تریشمان هەیە ئەسە میدایی کەسایەتیەکانە بۆ منە من پارەم هەیە سەروەتم هەیە سامانم هەیە پێویستم بە میدایەکە بۆی بەردەوام جوانم کە. ئێتر جوانکردنەکەم بۆ نمونە ئەگە لە پۆزیشنێکی حکومیە بم یا لە پۆزیشنێکی حیزبیا بم ئیشی ئەم میدایەوەیە بە شانوباڵی من باو عیب و ئارەکانی من بشارێتەوە وەکو چۆن ئێستا و برادرانەی میکیاجاتن هەندە میکیاجان بۆ ئێمە کرد بۆ ئەوی ڕووناکیەکە بیگرێتەوە هەندە میدیاش لە کوردستانە دەوری ئەم میکیاجا بینێ. ئەنجا من ئەمێ وەکۆڵە تەوەرێکی تری قسەکردمان لەسەر ئەوەیە بێ بۆی ئێمە لە گشتگیری دەرچین. ئایا لە کاتە قەیرانەکانە میدیا حیزبیەکان ئەوانەی کە ئۆرگانی ڕاستەخۆی حیزبەکانن وەکوڵە دەوریان هەیە لە شێواندن و پاشاگەردانی ئەو ناوەڕۆکە میدیایی لە سەروەختی وەکۆڵە قەیرانەکانە بەرهەمدەیە خود ئەو میدیانەی کە دیوی دووەمی حیزبەکانی یا لە درەوەی حیزبەکانی یا ئەو میدیای کەسایەتیەکانە ئەم دۆخە شڵۆقا و ناپیشەی و نایاساییە دروزەکە. دکتۆر یاحێتۆ تێڕوانن چۆنە زۆرتر ئایا هەمویان بە یەک چاو سەیرەکەی یاخود جیاوازن بە پێی جۆری سیاسەتی میدیایی و خاوەنددارەتی چەناڵە میدیایەکە؟ وڵا پێشەوەی لەسەرەوە قسە بکەم ئیشارەت بە شتێ بکەم جەنابەت باست کرد ئەویش مۆزۆی ئەوەی ئێمە میدیای سوسیال میدیا و میدیاتوان ڕێک نەخراوە ئەبێ وەکو ئەویتر ڕێکخرێ بەس خۆی بە پرسیارەکە بکەن ئەوەی کە ڕێکخراوە وەزعی چۆن وەزعی زۆر باشە ڕێکخراوە ئایا بەرپرسێکی حیزبی ناتوانێت بە تەلەفۆنێ بە دادۆرێ بڵێ فڵان کەس ڕاپێچی ئەوە لە هەرێمی کوردستان واقعەکە وایە لەبەرەوە ئەبێ باس لە مؤسساتی و دەستگایی بوون بکەین ئەبێ باس لە سربەخۆیی قەزا بکەین ئەبێ باز لە جیاکردنەوەی دەسەڵاتەکان بکەین ئەبێ باس لەوەکەن بەرپرسی حیزبی بۆی نەبێ بە تەلەفۆن کاری دەست بەرداتەکەمە ئەگەر پرسارێک لێرەیە بۆ ڕوژێن ئایا عەقڵیەتی دامەزراوەی لە هەرێمی کوردستانە وجودی هەیە؟ کێشەکە ئەلەوایە لەوایە وا بزانم ئێمە لە هەرێمی کوردستانە دوو کێشەی گەورەمان هەیە قەیرانی پەروەردە قەیرانی نەبوونی مؤسسات و دەستگا من وا ئەزانم لە هەرێمی کوردستانە ئەم دوو کێشەی و ئەم دوو قەیرانە چارەسەرکرد هەموو کێشەکانی ترمان حەلب یعنی هەموو کەس بزانێ وەزیفەی چییە مەسئولیەتی چییە مافی چییە لایەنێکی کە نەبێ ئەوەی کە یەک نقطەی کەشەوە حەز بکەن ئیشارەتی پێ بکەن ئەویش ئەوەیە ئەبێ جارجارێک ڕەخنەیەکیش لە خۆمان بگرین یعنی سە لە هەرێمی کوردستانە ماشاءڵڵا دنیایەک مامۆستای ئەکادمی و باحیس و توێژەر پێیا بوو ینی بەراورد بە ساڵانی پێشوو بە سەدان و زیاتریشن یعنی لەبەرەوە کەم تەرخەمی ئێمەش ڕەنگە بەشێکی کاریگەری هەبوو بێت لەسەر من لەوە لەگەڵتانیم کاک دکتۆر لەبەر ئەوەی ئێستا ئەمە با بڵێن بە پێی داتا قسە بکەین دکتۆر باقەر بە پێی سندیکا زیاد لە ملیۆنێک چەناڵی میدیاییمان هەیە کە تۆمارکراوە بە رادیۆ هەزار زیاد لە هەزار چەناڵی میدیاییمان هەیە بە رادیۆ و بە ڕۆژنامە و گۆڤار و تەلەڤیزیۆن و تۆڕە کۆمەڵایەتەکانەوە تۆمارکراوە بەشێکیان ئەسڵەن تۆمار نەکراون و بەڵامیش ئەڕۆن قسەکە لەسەر ئەوەیە لەم زیاد لە هەزار چەناڵە میدیایە چەندیان ئێمەمانان ئیدارەیەکەین پسپۆڕانی بواری
میدیا ئیداریەکەن چەندیان ئەکادیمیەکان شنیە تۆ ئیداری ئەبێ هەر کاریگەریت هەبێ آخر لەسەر تۆ ئەوەی فاهیمانە نەقڵکی باشە ئێمە چەمکان نەقڵ مەسەلەن چۆن ئەم مەفاهیمان نەقڵە بێن تۆ لە ڕێگەی ڕەقسانی دەرفەتێکەوە بە سوپاسەوە بنمونە تەلەڤیزیۆنی گەلی کوردستان ئەوە دەرفەتێکی ڕەقسانەوە سێ پسپۆڕی میدیایی ئێن قسە لەسەر میدیایەکەن بەس ئەم دەرفەت ڕەقسانی ئەم چەناڵە هەیەی چەناڵەکانی تر هەیەی ئەشبێنە بەچی لە هەرێمی کوردستانە بەدەیان پزیشکمان هەیە باش بەس هەندێک پزیشکەن لە هەرێمی کوردستانە ئەوەندە بوونەتە ژمارە بوونەتە ڕقم خەڵک بە ڕێنمایەکەوان لە ڕێگەی سوسیال میدیا و لە ڕێگەی بەرنامە تەلەڤیزیۆنەکان لە ڕێگەی رادیۆ و لە ڕێگەی چەنەڵە تایبەتی خۆیانەوە خواردنی خۆی ڕێکە سپۆری میدیای ڕقممان هەیە لە کوردستانە کە گوێ دەبرن نازم بێ لە هەرێمی کوردستانە ئەبێ حضورت هەبێ ئەوەندە حضورت هەبێ تا ئەو مەفاهیمانی کە تۆ نەقڵی یەکەی لە سوسیال میدیا لە کتێبەکان تا لەسەر چاو میدیاکان تا لەو دەورات و محاضرەتانی کە ئیڵێتەوە وردە وردە ئەم میدیاکارە ئەم دەستگاڕەکەنە ئحساس بکە کە نەخۆشە خۆی کێشەکە لەوایە میدیاکانی هەرێمی کوردستان هەست ناکەن کە نەخۆشیانێک ئینسانیش ئەحساسی نەکرد کە نەخۆشە بەش علاج و چارەسەر ناکرێت ئەوەزان هیچ کێشە و هیچ گرفتێکی نییە لەبەرەوە بەڕاستی ئەبێ بەشێکی بگەڕینەوە بۆ خۆمان بەشێکی ناڵم هەمووی من بدایەتیش هەروام وت وتم ئەبێ ڕخنە لە هەموو لایبگرین وەزارەتی ڕۆشنبیری دەوری هەیە حکوومەت لایەن سیاسیەکان ڕۆژنامە نووسان دوجاریش بەڕاستی ڕەنگە یعنی ئاخر تاوانبار میدیاکارەکە بێ چونکە کاتێکە بەرپرسێکی حیزبی لەسەرەوە تەوجیهاتی بۆ نێرێەوە ئەڵێ بە بۆ شوازە مامەڵە بکەی و ئەبێ ئەم هەواڵە بڵاوکەیتەوە بێ فۆکس لەسەر ئەوە بێ ئەبێ وێنی فڵان کەس نەقڵکەی ئەمانە هەمووی بەڕاستی معیشەتەکە و ژیانەکەی لەگەڵ ئەوە یعنی ناچارە ئەوە بڵاوکاتەوە ئەو پێ ئەڵێت لەبەرەوە یعنی ئەبێ وێنەکە بە گەورەتر ببینین لەوەی خەتاکە بخێنە سەر لێک لایەن دێ خۆی یەکشت هەیە هەندێ شت ڕۆژان حەزەکەم بەسەریا بڕ مەسەن بۆ نمونە وتت ئێمە تایسە ئەو عینی عقلێتی مؤسساتی ئەومانەیە طبعا لە شەرقی ئەوسەتە هەمووی نییە بەڵام زیاتر لای ئێمە جارێ بە عقلێتی شاخەینەکەن ڕاست هەندێک وڵات هەیەی ئیمارات هەیەی بۆ نیەتی قەتەر هەیە ئەیتر من بەس وڵاتانە نییە مانی زیایت بە عقلێتی لا حتى ئەوانیشە بڕۆ مؤسسات زیاتر هینە کەسەکانە یعنی بڕۆ بۆ دوبەی هینی فعلی کابرای شێخ ئەوەی با بڵێ نازانێ ئیمارات هین ئێستا شێخ کابرای بەجددی ئەمانە ئینە و دیاریشە کە ئەم ئەڕوات ئەوەیەت لە ساهشتا سیاسەتی وڵاتە گۆڕێ و هینە بێ ئەوەیش هینە با بڵین بنسبەیە تقریبا وڵاتێکی زۆر ئەوەی لە شەرقی ئەوسەد کە زۆرین بوو تورکیا بوو بەڵام بەداخەوە تورکیش پاشەکشێ کردووە یعنی زۆر پاشەکشێ کردووە و ئەعلام و هینی خەریکە وەکو وڵاتانی دیکە طبعا ئەو کە ئەڵێم تقریبا تورکیا بەراورد بەمانەی ئێرە بەڵام بە حکمەوەی زۆر نزیک بوو لە ئەوروپا و زۆر ڕەچاوی ئەوەیە کرد ئەوروپای لێ رازی بێ ئەو شتانە و بەشێکە لە کۆمەلگای ئەوروپی بەڵام ئێستا کە ئەمەلی نەماوە ئێستا خەریکە با بڵێن خەریکە ڕێزی خۆمان و ئەبێتە خۆمان عقلێتی شاخ زاڵە و بەداخەوە هەنی مؤسساتیمان نییە ئەمە زۆر گرفتمان بۆ دروستەکە یەک شتی کە دکتۆر ئاماژتان پێ هەر بەڕێستان هەردووتە مەسئلەی ئەوەیە ڕاگەاندن بۆ مەسەلەن مامەڵەی لەگەڵ ئەم ئینانە ناکە من بەڕای من ئەو دەستگاکان ڕاگەاندن ئەبێ یەک شت فێر بن یان هەنی خۆیان ئەجددا خۆیان دانن مامەڵەکردن چۆنیتی مامەڵەکردن لە کاتی قەیراندا ڕاست حتا گەرجاری قەیرانەکە نەبووە تۆ هەندێک قەیران هەمە ئێمە ماشاءڵڵە خۆ قەیران و ئێمە بووەتە دوانە لەگەڵ ژیانی ئێمەیە قەیرانی با بڵێن کۆمەڵایەتیمانەیە سیاسیمانەیە ئەم نییە لە خلا بەس قەیرانی موچەمان قەیرانی موچە هەر باسیمە کە دارایی ئەوە باشە تۆ وەرە با بڵێن دایرێکی مستەدیرە دانە لاینەکەی خۆت ئەگەریش خۆت توانان نییە پسپۆرانی ئەو بوارە بێنن شەرت نییە بەس لە میدیا کاتە لە ئیداراییەنم لە ئەمنیەنم لە شتە ئەمانە دەورە ئێمە لە کاتی قەیرانە دروست بێ چی بکەین چۆن مامەڵە بکەین لە چی خۆمان بپارێزیم لە با بڵێن فۆکس وینەکانمان لەسەر چۆن با بڵێن زمانی حاڵیمان چۆن بێ زمانی ڕاگەاندنمان چۆن بێ ئەبینیت ئەم کەناڵانە ئەمە ناکەن بۆیە کە قەیرانەکە دروستە بێ هەرچەند خۆ قەیرانەکە طبعا پێش قەیران دۆخیەکەیە و ئەنجا چێتە قەیران ئەنجا کەچی بەڵام هەری ناکە تا قەیرانەکە دروستە بێ و ئیتر بە عاتفیانە داڕێژێ ئیتر بەبێ هەندێک قەیرانەکە خۆشیان دروستیەکەن کەسی نازانێت مامەڵەی ئەمەیشە
یەکێک لە میدیاهێنی کوردی ئێستا بۆتە بەشێک لە قەیران ڕاست جاران ئەوەت ڕۆژنامەگەری پیشەی گەڕانە بە دوای سرێشەیە بەس ئێستا ڕۆژنامەگەری خۆی سرێشەکەیە چوەتە بۆ یعنی ئەگەر هەر لە ڕووداوەکانی ئەم حادیسەین کە کەناڵ هەیە کە ئەنەما نازم خۆی لایەنێکە هەر ئەوە مابووچەکەەکە هەڵگرێک و لایەنەکەی کایم کە بەڵام بە زمان و باین کردی بابەت ئەمە ئەسلوب نەبوو ئەمە پرۆفشناڵی نەبوو ئەمە بەداخەوە تەبان بەداخەوە چونکە بە تایبەتی ئەو حەدەسانەی لە ئێمە لە دروستە بێ ئەوە برینەکەی زۆر کێشەکە لەکوێ قوڵترە بێتەوەی کە جنابی شەرگەری مۆزۆی سوۆسیال میدیاکە کەناڵەکە کە ڤیددیوەک نەقلەکە جاران هەر خۆی نەقلێ کرد و تەواو وانە ئێستا کە کابراایەک لە ڕێگەی سوۆسیال میدیاوە شەیرێکا و بڵاوێکاتەوە بن یەک فەرمودەی پێغەمبەر هەیە سەڵڵاهو عەلەیهی وسەلەم حەزەکەم لێرە ئیشارەتی بێم خۆزگا هەموو دەستگایەکی ڕاگەیاندن دایانایە كفى بالمرء كذبا أن يحدث بكل ما سمع يعني بس بۆ مرۆڤێکە پێی بوترێ درۆزن کە هەرچی بیست بڵاوی کاتەوە لەداخەوە ئێستا ئێمە نەریتێک دروست بۆ لە هەرێمی کوردستان لە هەموو جانیشە ئەم سوۆسیال میدیایە ئەوەندە درۆنە بێ بڵاوی ناکاتەوە هەرچی بیست یەکسە بڵاوی کاتەوە بەشێک لە کەناڵەکان بوونەتە هینێ کەناڵێک بۆ سوۆسیال میدیانە ئەبێ بە هینەوە ئەبێنێ هی ئەو سوۆسیال میدیا بەبێ ئەوەی بەس لەبەر ئەوەیە لەگەڵ سیاسەتی خۆیە گونجاوەینە و بە حساب عینیشەکە کە من ئەمە من خەتای من نییە ئەمە سوۆسیال میدیا وەرمان گرتووە بە تۆ زیاتر تەرویجی بۆ بێ دەرگاوانت هەبێ بێ فلترت هەبێ ئەمە هەندێک بە معنای ئیجابەکەی نەکسەکەی دەبی تۆی وەرنەگرنج بە دەرگاوان خۆی سوورەیەکی نەگەتیفیسمان زۆرتر دەرگاوانی میدیاییە فلتەری کە یعنی کە شتە باشەکەی دەرێنێ و ببێتە دەرچێک بۆ ئەوی کە چ شتێک بۆ کۆڵێ لەگەڵ دابوو نەریت و پێوەر و بنەمای پیشەیی و یاساییە ئەگونجێ لەگەڵ بۆنمونە ئاینی زۆرینەی کۆمەلگاکە لەگەڵ نەریتی زۆرینەی کۆمەلگاکە ئەگونجێ ئەوە بڵاو کاتەوە دەرگاوان بۆ مانایە ئەڵێ نەکخوا نەخواستە بە مانەکە ینی خۆی با بڵێن ئینێکی ئەوە هەیە ئێتارێکی با بڵێن زەهنی هەیە لەسەر دەرگاوان کە ئەگینا دەرگاوان فعلا مەرج نییە هەموو دارێ یەکێ لە کێشە گەورەکانیشمان لە میدیای کوردیە کاڵبوونەوەی دەرگاوانی میدیاییە کە سەوای لێ هاتووە وەکو دکتۆر حیاوتی هەرچی بۆ بێت یەکسەر بڵاویە کاتەوە لە کاتێکا خۆی ئەوەی کە پێڵەن میدیای باو یا میدیای جێگێر کە دامەزراوی هەیە ڕۆژنامەوانی هەیە پێوەر و بنەمای ئیشکردنی هەیە سیاسەتی میدیایی هەیە خاوەنداری بۆی بێت هین ئەگەر لە ڕوانگەکەی خۆیان هەندێکجا هەرچی بۆ بێت ئەبێتە هەر شتێکی یعنی پرۆفشنەوەیەوە بەس ئەو بەس لە ئەوەی نەمەسەحەتی و بەرژەوەندیەکەی خۆیان ئەوە ئەیکا بەبێ ئەوەی دەردی خۆتە فلتەرێکی بۆ بزان ئەمە بەها خۆی لە ئەساسە ئەوایە ئەم جۆرە میدیایانە وەکو تەنکی سەربان وابوونە ینی ئەو ئاوەی کە هەیەی لە تەنچە گەورەکەیە تەوزەیە کا بەسەر ئەوانی ترا بەڵام ئێستا چی لات تۆ ڕێک عکس لات بۆ سەرەوە ینی لە تۆڕە کۆمەڵاتەکانەوە ئەیهێنێ بۆ نمونە ئەیکا بە هەواڵ و بڵاوی کاتەوە تەسویقی بۆەکە لە کاتێکا بەشێکی زۆری ئەوی لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاوە بێتەوە ڕەنگە بەهای هەواڵی نەبێ ئێستا لە کوردستانە کاتی تاوانە بەڵێ تاوانە ینی هەندێک شت لەم حەدەزانە دەرکرد کە بەعزی ئینەکانیکە تاوانە تاوان تۆ هینە کە بڵێن ئین نەکە ئیدانەی مەکە هەر بڵاوی مەکەرەوە نا ئەوە چێ من لە شوێنێک کاتمان ما بێ شارتم بە شتێک گاوتم خۆی گەشەکردنی تەکنۆلۆژیا بە تایبەتی ئەمە مەفروض بووا بکات لەگەڵ گەشەکردنیە پرەنسیپ و ئەخلاقیات و ئیتیکی میدیایی بەهێزتر بێت زۆر بەداخەوە بە پێچەوە تا ئەمە گەشە بکە ئیشی ئیتیک ئیشی ئەخلاقیات و ئیشی پرەنسیپە میدیایەکان قورستر و سەختترە بێت چونکە ینی ئەم زیرەکی دەستکردە کە لەگەڵ خۆیان دنیای مەشاکل و گرفتی هێناوە ئەگەرچی خزمەتی گەوری بە مرۆڤایەتی کردووە و ئەکات تۆ نازانی بە ئاسانی ڕاست و هەڵسلێ بۆ گیان نابێتەوە لەبەرەوە ئەبێ زۆر بە حەزەرەوە مامەڵ لەگەڵ ئەو ناوەڕۆکە میدیایانە بکەی کە بڵاوکرێتەوە ئەبێ گومان لەو شتە بکەی کە بڵاو بێتەوە تا ئەگەی بە حقیقەت لەک لە میدیایەتێک سەر ئەشەم میلای بکەی و بەڕاستی بزانین ئەمریکیەکان دروشمێکانەیە لە کۆلێژنەکانی ڕۆژنامەگەریە بە دروشم هەڵیان واسیەوە ئەڵێ ئەگەر دایکت پێی وتی خۆشمەوی لی بە گومان بم بۆ مانایی نا کە دایک خۆشەویستی دەرناوڕێ بەس بەو معنایی کە دایک چەنە مقدسە چەنە خۆشەویستە بەڵام لە ئیش ڕۆژنامەگەری ئەگەر پێی وتی خۆشەویستم دووجار وە کۆڵێ دەبڵشێکیم کە بۆ ئەوی بزانی بەڕاستێتی یاخودنا من ویستم لەسەر نەبوونی دامەزراوە لە کوردستانە تەبان هەر ڕووی لە میدیانیە جاران قسەیەکە بوو ڕەنگە ئێوە لەگەڵ یاژیا بێتن ئەویش کە یانوت قال صدام قال العراق ئەوی سەدام ئێڵێ ینی عێراقی ئێستا بەداخەوە ئەمە وای لێ هاتووە ئەوەی کە میدیاکان ئێڵێن وەکو وایە هەموو
خەڵک بیڵێ لە کاتێکە وانە کە مەفروض وایە ئێمە لە کوردستانە بەداخەوە دامەزراوەمان نییە بۆ پەرلەمان، دامەزراوەمان نییە بۆ حکوومەت، دامەزراوەمان نییە بۆ دادگا و دادوەر و بە عقلەتی دامەزراوەیی مامەڵە لەگەڵ وەکۆڵێ لاەنە ناکۆکەکانە بکەن یا ئەرک و مافی هەریەکەیان دەستنیشان بێ بۆیە چاوەڕوانی ئەوەشن نابێ هەبێ کە میدیا بۆ عقلیەتیان دامەزراوەیە بتوانێت ئیداری قەیرانەکان بن. ئێمە چۆکە عەفو دکتۆر هەر بۆ هینی قسە میدیا با بیرمان نەچێ چەند ئەم شتە با بڵین ئێستا وەکو زانست و وەکو مامەڵە لە ئەکادمیا بەڵام میدیاش با بڵین ڕنگدانەوەی کۆمەلگایە بەدڵنیاییەوە زۆر لە کۆمەلگاکە چۆنی ناتوانانی میدیای کوردی میدیای ئەمریکی دماڵێ چۆکە کۆمەلگاکە جیاوازە ڕاستە زۆر جار ژیان وت کە ڕۆژنامەگەری ئاوێنەی کۆمەلگەیە ئاوێنەی کۆمەلگاکە هەرەوە پیشانە کە کۆمەلگاکەت هەڵی ئیتیا بێ و بەو عقلیەتە مؤسساتیە نەبێ تۆش دڵنیا بکە مؤسساتی باشە. ئێمە ئەگەر وەکو پسپۆڕێک دوایین قسەمان لەسەر ئەوە بێ چارەسەر بۆ ڕۆماڵی میدیایی لە کاتی قەیرانەکانە چییە چۆن و بە چ شێوەیە گەگەرە یەکەتان لە کەمتر لە خولێکێک لە سەرنجی خۆتان بخەنەوە. من پێم وایە دەستگە ڕاگەاندنەکان ئەبێ زۆر هەمیشە بێشکیان لای بەرپرسیارەتی ئاگیان لە ئیتیک و ئەخلاقاتی کاری میدیایی بەداخەوە کاتێک کە دەستگای میدیایی چەندێک تێکەڵ بێ بە ئەجەندا و بە باگراوەندی سیاسی ئەوەندە دوورەکەوێتەوە لە ئیتیک و لە ئەخلاقات ئەمە واقعەکە ئەبێ هەمومان دانی پێ بنێ ئەبێ ئەم دەستگای میدیایی زۆر لە خۆی بکە تازە ناچاری مادەم سەر بە حیزبێکی سیاسی دوورەکەوێتەوە لە ئیتیک و ئەخلاقیات هەتا من کاتێ هەنێ دەورات ئەڵێمەوە بۆ هەندێک شوێن کە دەستگای میدیای حیزبین ئەڵێم وەڵای نازم چۆن ئیتیک و ئەخلاقیاتان پێ بڵێمەوە بەستر ئەبێ ڕەچاوی بکەن نزیک بیتەوە لەمە باشە ینی هەوڵ بەی بەرپرسیارانە بابەتیانە مامەڵە بکەی ئەزعفلیمانەکانی دژبێت وەرگرا ئەگەر قسەیەکە بوو پێچەوانێتەوە بوو بڵاوی کەەوە ڕەخنەیەکت لێگیرا بلۆکی مەکە ئەنی ئەمانە واکات کە جۆرێک لە نزیک بیتەوە لە پرۆفشناڵەکەیەکە این مەکە من هەر قسەکەی جەخت لەسەر ئەوە ئەەکەمەوە کە بۆ با بڵین دووبارە نەبوونی ئەم شتانەوە حاڵەتە نەخوازراوانەکە لە میدیای کوردیە ئەوەیە بڕوات با بڵین بەردەوام ئەجندای هەبێ بۆ کاتی قەیرانە چۆنە بێ پێش وەخت بۆ لە کاتی ئینا یەکسەر ئەو مؤسسە مائدەیەکی مستەدیرە بکە کاکە ئێمە ئاوە ئەم وشانە نەڵین بە وشانە بیڵین ئەم جۆرە ڕسمانایی نەکەین ئەم زۆرتە جەخ لەسەرەوەی کە کۆمەڵە پێوەرمان هەبێ بۆ چۆنێتی ڕۆماڵکردن پێش ئەوەیشە پێش ئەوە چاوەڕێ نەکەی قەیرانەکە دروستە بێ ئەنجام مامەڵی چونکە ئەو کاتە کەوینە دڵەڕاوکەوینە پێش وەخت ئێمە دەراساتی مسەب با بڵین کەسانی پسپۆر لە هەموو بوارەکانە بەردەوام بێنیت بۆ ئەو کەناڵە بۆ ئەو شتانە و سیاسەتی خۆت لە کاتی قەیرانە چۆن مامەڵەی لەگەڵا بکەیت پێشوەخت و لە کاتی قەیرانە و دوای قەیرانە ئەمە جۆرێک هەرچەند تۆ حەدەسەکان ناتوانانی تۆ لە ساسە بزانانی حەدەسەکە چۆنە بێت تا پێشوەخت بینێ بەڵام هیچ نەبێ تۆ با بڵێم خاریتێکی تەریقت هەبێت ڕێگایکت هەبێ ئەوە زۆر ئینترە کاراسانی بووەکە و ناڵێم ناکەویتە هەڵەوە بەڵام کەمترین هەڵاکەیت ڕاستە لە ڕاستیا بەشێکی ئەم قەیرانانە کە ڕوێن و میدیا چەتناوی بەشێکی ڕەنگە بۆ ئەو گەڕێتەوە زۆرینەی دەستگا میدیایەکان هیچ کولێکی ئەبدەیتکردنەوەی ڕۆژنامەوانەکانیانە نییە بۆ نمونە ئەکەوێتە دۆخێکی شەڕەوە دۆخی هەڵمەتێکی بانگەشەی هەڵبژاردنەوە ڕۆماڵکردنی ناکۆچی نێوان چەند هێزێکی ناکۆک و دژبەیەک پێشتر ئەزمموی نەبوو لەگەڵمایە بۆ نمونە ئێمە شەڕی داعشمانە بۆ ڕۆژنامەوانەکانمان نەیانەزانی چۆن ڕۆماڵی شەڕ بکەن چونکە پێشتر شەڕ نەبوو بۆیە گرنگێکیان بوون هەندێکیان بوون بە قوربانی بۆیە گرنگە لەسەر وەختی قەیرانەکانە دەستگا میدیایەکان بە شێوەیەکی پیشەیی و بە بەردەوامی خولی هۆشیاری و ئەبدەیتکردنەوە بۆ ڕۆژنامەوانەکانیان بکەنەوە تاوکو ئاشنا و ئاگاداریان کەن بە ئەرک و مافەکانی پیشەی ڕۆژنامەگەری و جیاوازیش بکەن لە نێوان پیشەی ڕۆژنامەگەری و پیشەی سیخوڕی و هەواڵگری چونکە بەداخەوە لە دۆخی قەیرانەکانە هەندێک جار هەندێک دەستگای میدیاییمان بینی لە جیاتیەوەی ئەرکی پیشەیی ڕۆژنامەگەری جێبەجێەکە ئەرکی سیخوڕی جێبەجێ کرد و هەندێک کاریە کرد بوو بە بەشێک لە دەستگا ئەمنی و هەواڵگریەکان کە درێژکراوی ئیشی ئەوان بوو کە بەڕاستیش ئەوەش لەگەڵ وەکۆڵە بەرپرسیارەتی پیشەی و یاسایی کاری ڕۆژنامەگەریە ناهاتەوە. خۆشحاڵم کە ئەمڕۆ تەورێکی گەرم و گوڕمان تاوتێ کرد
بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوە هاتینە کۆتایی هاتنی ئەم بەرنامە تایبەتە و سپاس بۆ گەلی کوردستان کە ئەم دەرفەتەی ڕەخسان چەند بۆچوونێکی جیاواز لێرەوە پەخش بکەین تا بەرنامەیەکی تر کاتێکی خۆش.